هێرشەکانی تورکیا بۆ سەر ئەفرین و دەوروبەری بەردەوامە. هێشتا هێزەکانی پاراستنی گەر بۆ بەرگریەی کردویانە ڕێگەیان نەداوە تورکیا لەزەتی سەرکەوتن ببینێت. شەڕەکە ڕوون نییە بەکوێ دەگات. هێشتا نێوەنگیرێکی نێودەوڵەتیش پەیدا نەبوو تا ئاوێک بەو ئاگرەدا بکات. بیر لەوە بکەرەوە بەو هەموو چەکانەی هەیەە و بردومانی فڕۆکە لە هەفرین هێرش دەکەنە سەر خەڵکی سیڤیل. خەڵک لە گوندەکانیان ناتوانن لە ماڵەکانیاندا بمێننەوە. دەزانن لە کوێ دەژین؟ لە ئەشکەوت. لە سەدەی 21 خەڵک دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ئەشکەوت بژین. گرنگترین شت وەرەبەرزی خەڵکی هەفرینە، بەرگری لە گوند و ماڵەکانیان دەکەن. تا ئێستا 120 پیر و گەنج و ژن کوژراون، 40 منداڵیش. هەموو بینیتان چۆن دەستکاری جەستەی ژنە شەڕوانێکی کورد دەکرێت، ئەوە هەمان کردداری داعشانەیە. ئەمریکا لە نێوان دوو هاوپەیماندا هێزەکانی پاراستنی گەل کە شەڕی داعشیان کرد و بەدەم داواکاری ئەمریکاوە چوون. لەو لاشەوە تورکیا هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکایە. بۆ ئەمریکا تا چەند ئاستەنگی دروست کردووە. بڵێ بڕیاردان لە نێوان دوو هاوپەیماندا ئاسان بێت. دەمەوێت پرسیارێک بخەمە ڕوو، ئایا کورد هاوپەیمانێکی گرنگی استراتیژیە بۆ ئەمریکا؟ وەڵامەکە بەڵێ. بەڵام ئەمریکا بەرژەوەندی تر و هاوپەیمانی تری لە ناوچەکەدا هەیە و بەردەوامیش دەبێت. پێویستە ئێمە بیر بکەینەوە کە زۆر سەختە بەدەر لەوەی کێ لەسەر حەقە و کێش هەڵی کردووە، یان سەبارەت بە ئازار و مەینەتی خەڵکی سڤیل و یاسای نێودەوڵەتی و ڕێکەوتن و بەڵێن نامە نێودەوڵەتیەکان. پێویستە بیر بکەینەوە چۆن بەرژەوەندیەکان لەو ناوچانە بەیەک بگەینین. تۆپباران و بردومانی فڕۆکە جەنگیەکانی تووشیا تەنها شوێنی سەربازی نەپێکاوە. ڤیددیۆی شوێنی ڕووداوەکان ئەو قوربانیانەش لە ئەفرین ڕۆژانە بەڕێ ئەکرێن. ئەوە نیشانەدات لەو شەڕە خەڵکی سیڤڵ چیان بەسەر هاتووە. بەشێک لە ڕۆڵی ئێمە وەک ڕێکخراوی مافی مرۆڤ ئەوەیەکە پێشەلکاریەکان بە بەڵگە تۆمار بکەین لە تەواوی سووریا و ئەفرینیش. ئێمە زۆر نیگەرانین لەو بردومانانەی کە ناوچەی مەدەنی ئەفرین گرتووەتەوە. هەموو لایەنەکانی شەڕ لە سووریا ئاگادار دەکەینەوە کە خەڵکی مەدەنی بپارێزن. ئامۆژگاریەکانمان دەگەینینە دەوڵەتی تورکیا و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی. ئێمە لە ئامادەکردنی راپۆرتێکین لە ئەفرین و ناوچەکانی تری سووریا. بیانووی تورکیا بۆ ئەو هێرشانە دروستبوونی قەوارەیەکی کوردیە لە سووریا و دوجار پەکەکەش ئەو سنوورە بۆ لێدانی تورکیا بەکاربێنێت. ئەو بۆ چوونە بە تەواوەتی لەلایەن پەیەدەوە ڕەت کراوەتەوە. لای ئەوان گرفتەکەی تورکیا بوونی کوردە. 900 کیلومتر سنوورمان لەگەڵ تورکیادا هەیە. ئێمە وەکو خەڵکی سووریا لە باکوور یەک مەترسیمان بۆ تورکیا نەبووە. بە پێچەوانەوە ویستومانە باشترین پەیوەندیمان لەگەڵ هاوسەکەماندا هەبێت، بەڵام ئەوان نانویستووە. من خۆم بە وەفد چوومەلایەن، ئەوان هەموو گفتوگۆ لەگەڵ ئێمە ڕەت دەدەنەوە. تەنها لە بەرفۆبیای کورد نانهەوێ ناوچەیەکی ئازادی کوردی لە نزیک سنوورەکەیانەوە هەبێت. شەڕ درێژەی کێشاوە. خەڵکی کورد لە زۆر شوێن شەقامیان کردووە بە سەنگەرێکی دی بۆ دروستکردنی فشارێک. هێشتا جیهانیش بێدەنگە. خۆپیشاندانی جەماوەری ئەفرینەکانیش پەیامێکی ڕوون بوو. لەو باوەڕدام لە ماوەیەکی درێژدەمدا نزیک بوونەوە ڕووبدات لە نێوان کوردی سووریا و تورکیا. بەڵام کلیلەکە چییە؟ ئەمریکا نییە. ئێمە ناتوانین بە فشار دۆستایەتی لە نێوانیان پێک بهێنین. سەرەڕای ئەو هەموو ئاڵۆزی و ناڕوونیە لە سیاسەتدا دەمانەوێت ئەوە بکەین لەگەڵ هەردوو لادا هاوڕێین وەک ئەوەی لە نێوان ئیسرائیل و عەرەبدا یان یۆنان و تورکیا. ئەمریکا دۆستایەتی هەردوولاکەی دەوێت. لە ئەمریکا زۆر لابەدڵی نییە لە نێو پارتەکان و سیاسەتمەدارەکانیش. ئەوەی ئێستا باشترین شتە کە توانی بێتمان بیکەین ئێوە یارمەتی ئەمریکا بدەن. نامانەوێت لایەگەڵ بژێرین کە بژاردەشمان کرد بە هێزەکە هەڵدەبژێرین. دەبێ بیسەلمێنن بۆ تورکیا کە پەیەدە پەکەکە نییە. مەترسیشی بۆ تورکیا نییە. دەبێ بیسەلمێنن کە پەیەدە پشتگیری ڕژێمی ئەسەد ناکات بۆ ئەوەی وتوێژ دروست بێت. بێدەنگی جیهان بە ئەمریکاشەوە لەسەر هێرشەکان تورکیا بۆ سەر شاری ئەفرین پرسیارە بێوەڵامەکەی ئەم کۆڕ و کۆربەندەی واشنگتنیش بوو. داخۆ سیاسەتی دەرەوەی وڵاتانی زلهێز گۆڕانکاری بەسەر دێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، واشنگتن.